العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين، ومن استنى بسنته وصار على دربه إلى يوم الدين. إيمان داراني بەڕێز و خۆشەوی سەلامی خوای گەورەتان لێبێ. لە خوای گەورە داواکارم ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمان قبول بکات و تەوفیقماندا ئەو چەند ڕۆژەی ماومانن ڕۆژەکانی بە ڕۆژوو شەوانی بە قیام و نوێژ و زمانمان بە دوعا و نزا و پاڕانەوە بەردەوام کات و ڕامان بێنێ. خۆشەویستان، ڕووداوی زۆر گەورە و گرنگ لە سیرە و ژیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلمدا هەن. پێویستە ئێمە ئیماندار و مسلمان ئاگاداری ئەو ڕووداوانە بین و بیر خۆمانیان بێنینەوە و نەوەکانی خۆمانیان فێرکەین و دەرس و پند و ئامۆژگاریان لێ وەربگرین. یەکێک لەو ڕووداوە گرنگانە بریتیە لە غەزوەت بەدرین الکوبڕا، غەزوەی بەدری گەورە. ئەو ڕووداوەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بە ناوی یەوم الفورقان ناوی بردووە، کە فعلا لە ڕاستیدا ڕۆژی فورقانە، یەوم التەقە الجەمعان، ڕۆژی فورقان و جیاکەرەوە لە نێوان بەرەی ئیمان و بەرەی کوفر و بتپەرستی. ئەو ڕۆژەی کە خوای گەورە بە فەزلی خۆی پێغەمبەرەکەی خۆی صلی الله عليه وسلم و هاوڵەکانی ئەو پێغەمبەرەی سەرخست بەسەر سوپای بێباوەڕان و مشریکان و بتپەرستاندا، سەرەڕای کەمی ژمارەی ئیمانداران و زۆری ژمارەی بتپەرست و هاوبەش پەیداکەرەکان. دیارە لە دیدارێکی کورتی وەکو ئەمڕۆماندا ناکرێ هەموو ڕوودا و هەموو هەڵوێستەکان و هەموو ڕووداوەکانی ئەو غەزوەیە و ئەو جەنگ و ڕووداوە بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست بخەینە ڕوو، بەڵکو زیاتر پێویست دەکا پەنجەدانەین لەسەر هەندێک لە دەرس و پند و ئامۆژگاریەکان کە ئێمە پێویستە لەو ڕووداوە وەری بگرین. و لە ڕاستیدا یادکردنەوەی ئەو ڕووداوانە یان بە بیرخۆهێنانەوەی ئەو ڕووداوانە وەکو ڕووداوێکی مێژووی و گێڕانەوەیان هەر وەکو شکۆیەک بەس نییە بۆ ئێمە ئیماندار، بەڵکو ئێمە پێویستە وەکو قوتابخانەیەک و وەکو مەدرسەیەک سوودیان لێوەربگرین و ئێمەش بە پێی ئەو پند و ئامۆژگاریانە بڕۆین بەڕێوە. خۆشەویستان، جێگای داخە ئێستا ئەگەر لەنەوەی موسڵمان بپرسین، ئەگەر لەنەوەکانمان بپرسین دەربارەی ژیانی پێغەمبەرمان، تەنانەت دەربارەی باوکو دایکی پێغەمبەرمان، ئەولادەکانی پێغەمبەرمان، تەنانەت دەربارەی خێزانەکانی پێغەمبەرمان، باوەڕ ناکەم شتێکی ئەو تۆ بزانن. بەڵام ئەگەر بێتەوە ئێمە پرسیار بکەین دەربارەی ناوی یاریەچەکانی تیپە جیاوازەکانی دنیا لە ئەوروپا و لە ئاسیا و لە شوێنە دوورەکانی دنیا، یاخود پرسیار بکەین دەربارەی گۆرانی بێژەکان یان دەربارەی ئەکتەرەکان یان دەربارەی مۆدیلەکان، بەداخەوە بە جوانی ناویان دەزانن، بەڵام شارەزای مێژووی خۆیان نین، مێژووی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم شارەزایەکی یەکجار کەمیان هەیە لەو بارەیەوە. بۆیە لەو دیداردا تەنها دەتوانین پوختەی ئەو ڕووداوە بە ئەوەی خۆشەویست ئاشنا بکەین. ئەویش ئەوە بوو داوای پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانی دوای 13 ساڵ ژیان لەژێر زوڵم و ستەم و بێدادی مشریک و هاوبەش پەیداکەرەکانی قوڕەیش بە ناچاری ماڵ و حاڵ و سەروەت و سامانی خۆیان جێهێشت و ڕویان کردە شاری مەدینەی پیرۆز. بەبێ ماڵ و حاڵی بە هەژاری ژیانیان لەوێ دەست پێکردەوە. و دوای 2 ساڵ لەمانەوە لە مەدینەدا لە ساڵی دووەمی کۆچیدا، دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی جوڵەی قافڵەی بازرگانی قوڕیشەکانی پێگەیشت، مسلمانانی کۆ کردەوە و ئاگاداری کردن ئەوە قافڵەیەکی بازرگانی قوڕیشەکان لە شامەوە دەگەڕێتەوە بە سەرکردایەتی ئەبوو سوفیان، کە نزیکەی زیاتر لە 1000 حشتر 5000 دینار بە دیناری ئەو کاتە، دیناری زێڕ، لەگەڵ چل پیاویان لەگەڵدایە و سەروەت و سامان و کەلوپەلی بازرگانێکی یەکجار زۆری قوڕیشەکان لەناو ئەو قافڵەیەدایە کە هیچ ماڵ و هیچ دەوڵەمەندێکی قوڕیشەکان نییە پشکی لەو ماڵ و سەروەت و سامانەدا نەبێت. بۆیە پێیگوتن بۆ ئەوەی کە بگەین بە شوێنی مەبەست هەر بەپەلە چێ حازرە، چێ ئامادەیە و چێ وڵاخی سواری هەیە بە ئامادە بێت و ئێمە بە دوای ئەو قافڵەدا ڕێدەکەین و ڕێگەیان لێ دەگرین و ماڵ و سامانی فەرهودکرا و تاڵانکراوی خۆمانیان لێ دەستێنینەوە و تۆڵان لێ دەکەینەوە. دوای ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەگەڵ ژمارەیەکی کەم لە هاوڵان کە بۆ مەبەستی جەنگ نەهات بوون،
کە ژمارەکەیان نزیکەی 313 یاخو 314 یاخو 317 سەحابی بوو و تەنها 2 ئەسپیان پێبوو لەگەڵ 70 وشتر بەڕێکەوتن و ویستیان ڕێگای قافڵە بازرگانیەکەی ئەبوو سوفیان بگرن. بەڵام ئەبوو سوفیانیش کە پیاوێکی شارەزا و دنیادیدە بوو و بەردەوام چاوەکانی خۆی دەناردن بۆ ڕێگاکان و بۆ ئەوی تەکید بکاتەوە ئاخۆ ئەمینە یاخود کەسانی لێنە کە ڕێگان لێ بگرن بە تایبەتی لە مسلمانەکان بە زیرەکی خۆی توانی قافڵەکەی دەرباز بکات و ڕێگاکەی گۆڕی و بەرەو کەنارە بەرەو ڕێگای کەناری بەرەو باکوور قافڵەکەی سوڕاندەوە و ڕزگاری کرد. بەڵام هەواڵی بە قوڕیشەکان نارد بوو کە ئەوە محەممەد و هاوڵەکانی دایانەوێ مەچی ماڵ و سامانتان هەیە داگیری بکەن و وەری بگرنەوە لە ئێمە. کاتێک کە هەواڵ گەیشتە قوڕیشەکان ئەوانیش سوپایەکی یەکجار گەورە بە ژمارەی زیاتر لە 1300 کەسیان ئامادە کرد کە 100 ئەسپی تێدا بوو، سەدان حشتری تێدا بوو، بە هەموو کەل و پەل و تفاقی زەنجەوە خۆیان ئامادە کرد بۆ ڕزگارکردنی قافڵەکە. بەڵام هەرچەندە ئەبوو سوفیان هەواڵی ڕزگارکردنی قافڵەکەی گەیاندە قوڕیشەکان و کوتی تازە قافڵەکەتان ڕزگاری بووە و هەرچەندە هێندێک لەوانی کە کۆب بوونەوە گوتیان بە ئێمە مادام قافڵەکەمان ڕزگاری بووە بگەڕێینەوە و نەچین ڕوبەڕووی ئەو خەڵکە نەبینەوە و جەنجێک دەست پێ نەکەین کە کۆتایی نایەت. بەڵام گەورە گەورە و زلەزلەکانی قوڕیش کە هەمویان ئامادەی ئەو جەنگە و ئەو کۆمەڵە بوون کە تەنها ئەبوو لە هەب نەبێ هەمویان یاخود زوربیان گوتیان پێویستە ئێمە ئەو شەڕە بکەین و مسلمانان تەنبێ بکەین و یەکجاری ئەو بیانە بەکار بین بۆ یەکجاری مسلمانەکان لە بن دەربێنین و لە ناویان ببین. ئەوە بوو هاتن بۆ نزیک ئاوەکانی بەدر و لەوێ کۆبوونەوە هەم مسلمانەکە سوپای مسلمانەکان و هەم سوپای مشریکەکان و جەنگێکی یەکجار گەورەی یەکلاکەرەوە بەرپا بوو کە بە فەزلی خوای گەورە و بە مەدەد و بە پشتیوانی خوای گەورە سەرکەوتن بۆ مسلمانان بوو و ژمارەیەکی زۆر لە مشریکەکان و لە لەزلەکانی قوڕیش لەو شوێنە کوژران کە ژمارەیان 70 کەس بوو و 14 کەس لە مسلمانان شەهید بوو و جگە لەو 70 کوژراوەی مشریکەکان تەنانەت 70 کەسیشان لێ بە دیلگیرە و بە بریندار و بە تێشکاویەوە ڕایان کرد و لە شوێنی جەنگەکە دوورکەوتنەوە و لاشەی کوژراوەکانیان و ئەسیرەکانیان لەوێ بەجێهێشت. ئەوە پوختەی ئەو جەنگە بوو کە بە زەنجێکی یەکلاکەرەوە ئەژمارکراوە و خوای گەورە ئەو ڕۆژەی بە ڕۆژی فورقان ناساندووە کە دیارە بەرواری ئەو کاتەش لە ساڵی دووەمی کۆسی بوو لە بەرەبەیانی ڕۆژی جومعەی هەفتەی ڕەمەزانی ساڵی دووەمی کۆسی ئەو جەنگە ڕوویدات و شوێنەکەشی بریتی بوو لە شوێنی ئاوەکانی بەدر کە ئەو شوێنە شوێنی ئیسراحەتکردن و قۆناغی قافڵەکان بوو کە لەو شوێنە دەوەستان و چەند ڕۆژێک ئیسراحەتیان دەکرد بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شوێنەی هەڵبژارد بۆ ئەوەی کە ڕێگا بۆ قافڵەیە بگرێ. بەڵام ئەوەی کە مسلمانان بۆی هاتبوون کە ڕێگرتن لە قافڵەیەکی بازرگانی و دەستکەوت و غەنایم بوو بە تەقدیری خوای گەورە و لەبەر چەند حکمەتێکی خوای گەورە گۆڕا بە جەنگێکی سەخت بە جەنگێکی یەکلاکەرەوە کە تێیدا شەهید درا تێیدا بریندار درا تێیدا ئازارێکی زۆر بە هەردوولا گەیشت بەڵام کۆتاییەکەی بە سەرکەوتنی ئیمانداران و بۆ سەرکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەحابەکانی کۆتایی هات. ئەوە پوختەی ئەو جەنگەیە خۆشەویستان. بەڵام لە ڕاستیدا ئەو جەنگە کۆمەڵێکی زۆر لە دەرس و پند و ئامۆژگاری تێدایە کە لە ڕاستیدا دەتوانین وەکو مەدرسەیەک و قوتابخانەیەکی پێغەمبەر بیچوێنین کە ئێمە پێویستە بەردەوام سوودی لێ وەربگرین و ئەو پند و ئامۆژگاری و ئەو دەرسانە وەربگرین و ئەو هۆکارانە و ئەو صفەت و خەسڵەتانە لە خۆماندا بینی دەدی بۆ ئەوەی چۆن خوای گەورە پێغەمبەر و یارانی سەرخست ئێمەش لە ژیانماندا سەرمان خا بەسەر بێباوەڕان و بەسەر دژمنانی ئەو دینەدا. یەکێک لەو پند و ئامۆژگاریانەی کە ناکرێ هەمویان باس بکەین بریتیە لە مەسەلەی گرنگیدان بە بنەما و مەبدەئی پرس و ڕاوێشکردن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچەند پێغەمبەری خوایە مؤەیەد و پشتیوانی کراوە بە وەحی خوای گەورە بەردەوام ئاگای لێتی و وەحی بۆ دەنێرێ و ڕێگای ژیانی بۆ ڕوون دەکاتەوە و تەنانە شتەکانیشی بۆ ڕاست دەکاتەوە شتی پێشانەدا بە پێغەمبەراتی خۆی بەو پلە و مەقامەیەوە لە جەنگی بەدردا لە سەرەتای جەنگەوە تا کاتی جەنگ و تا دوای جەنگ لە چوار مووقیف و هەڵوێزدا پرس و ڕاوێژی بە ئیمانداران کرد. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵەکانی سەرەتا بە مەبەستی جەنگ نەهات بوون و مەسەلەکەش گۆڕا بۆ مەسەلەی جەنگ. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆ سەر شوێنێکی بەرز لە بەرزایەکانی بەدر و ڕووی لە هاوڵەکان کرد و فەرمی ئەشیروا عەلەیە ئەیها الناس
تی ئەی خەڵکینە ئەی هاوڵەکان ئەی سەحابەکان پرس و ڕاوێشتان پێ دەکەم ڕاو بۆ چوونی خۆتانمان پێ بڵێن طبعاً پێشتریش پرسی پێکردبوون لە ڕاوەدونانی قافڵەکەی ئەبوو سوفیان یەکەم جاری دووەم لە مەسەلەی ئەو جەنگە ئایا ئەو جەنگە بکەین یاخود نەکەین چی بکەین یاخود چی نەکەین پرسی بە هاوڵەکان دەکرد لەو شوێنەدا ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ ڕای خۆی گوت عومەر ڕزای خوای لێبێ ڕای خۆی گورت یەکێکی دیکە لە هاوڵەکان کە میقدادی کوڕی عەمرە زۆر بەڕوونی فەرمووی ئەبشر یا رەسوول الله تی فەرمووی مژدە بێ ئەی پێغەمبەری خوای فەرمان بکە ئەی پێغەمبەری خوای ئێمە ملمان کەسە فوالله لا نقول كما قال بنو إسرائيل لموسى فاذهب أنت وربك فقاتلا إنها هنا قاعدون تسوند بي إما وكو هاوڵەکانی موسى ناڵێن بڕۆ تۆ خواکەی خۆت جەنگ بکەن و ئێمە لێرە دادەنیشین بەڵکو ئێمە دەڵێن ولكن والذي بعثك بالحق لنكونن من بين يديك ومن خلفك وعن يمينك وعن شمالك تسوند بەو کەسەی کە بە حەق ئەتووی ناردبوو ئەی پێغەمبەر ئێمە لەبەر دەمت دەبین لە ڕاستت دەبین لە چەپت دەبین لە پشتت دەبین هەتا ئەو جەنگە دەبینەوە بە پشتیوانی خوای گەورە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر بەوە نەوەستا هەر دەیفەرموو ئەشیروا عەلەیە ئەیها الناس مەبەستی ئەوە بوو ڕای ئەنسارەکانی جۆر بگری کە پشتیوانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم و لەسەر ئەوە پەیمانیان داوە کە لەناو مەدینە بیپارێزن بۆیە سعدی کوڕی مەعاذ گەورەی ئەنسارەکان فەرمووی والله لكأنك تريدنا يا رسول الله سوێن بەخوا ئەی پێغەمبەری خوای دیارە مەبەستت ئێمەیە دەیگوێ بگرێ لە ڕێی ئێمەش قال ئەجەل یا رسول الله قال ئەجەل کوتی بەڵێ مەبەستم ئەوەی ڕێی ئێوە بزانم دەی مەعاذ فەرمووی چی فەرمووی آمنا بك وصدقناك وشهدنا أن ما جئت به هو الحق فەرمووی بڕوامان پێهێناوی و هەروەها ئیمانمان پێهێناوی بڕوامان پێهێناوی و شایەتیمان داناوە کە تۆ ئەو بە حەق هاتووی ئەوەی هێناوتە حەقە و لەسەر ئەوە پەیمانمان پێداوی وأعطيناك على ذلك عهودنا ومواثيقنا على السمع والطاعة كوتاي باسكي دڵێ سوێند بێ ئەگەر ملمان پێبە و دەریاوەونەی ئێمە لەگەڵ تا دەبین هەتا خوای گەورە سەرمان دەخا یاخود شەهید دەبین و هەروەها یەکێک لە ڕووداوەکانی ئەو پێغەمبەرە یاخود ئەو غەزوەیە ببورن بریتیە لەو خۆشەویستی و لەو برایەتی لە نێوان پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵەکانیدا هەبوو ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە تەنزیمی جەیشەکەی دەکرد و ڕێکی دەخست و ڕێکی دەخستن یەکێک لە سەحابەکان دیار بوو لە ڕیزەکەی خوار کرد بوو پێغەمبەری خوا بەو شتێ دارێک کە بەدەستیەوە بوو پاڵی پێوە ناو ڕاست بۆ ئەوەی کە بچێتەوە گەڵ ڕیزەکە فەرمووی ئێستەوی یا سەواد کە سەوادی کوڕی غوزەیە بوو تی ڕاست بە ئەی سەواد بچۆ ناو سەفەکەوە فقال يا رسول الله أوجعتني وقد بعثك الله بالحق والعدل تي أي پێغەمبەری خوای ئازارت دام لە کاتێکدا خوای گەورە ئەتووی بە حەق ناردووە دەی ڕێگام دەبا تۆڵی خۆم بکەمەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەدا سچی مبارەکی ڕوت کرد و دیدی وەرە ئەی سەواد وەرە تۆڵی خۆت بکەوە کاتێک کە سەوادیش بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زکی خۆی ڕوت کردووە مێزی لێدا و بە گریانەوە دەستی کرد بە ماسکردنی دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی پرسی ئەی سەواد بۆچی وات کرد تی ئەی پێغەمبەری خوای ئەوە شەڕە و شەڕی هات و نەهاتە چێ دەڵێ ئێمە بە زیندوی یەکتر دەبینەوە پێم خۆش بە پێش قیامەت آخر وعد و آخر بە یەک گەیشتن پێستی من و پێستی تۆ بە یەکەوە بکەوە و بۆ مبارەکی بۆ پیرۆزی چون کە جارێک کە ناتبینمەوە یەکەشی دیکە لەو دەرس و لەو ئامۆژگارانە خۆشەویستان کە لێرەدا مەجالی هەبێت بریتیە لە پاڕانەوە لەخوا خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا لقيتم فئة فاثبتوا واذكروا الله كثيرا لعلكم تفلحون ئەی ئیماندارەکان کاتێ ڕوبەڕووی کۆمەڵێکی بێباوەڕان دەبنەوە یادی خوا بکەن و دوعا لە خوا بکەن و زۆر دوعا بکەن بۆ ئەوی خوای گەورە سەرتان بخا بۆیە لە ڕۆژی بەدریدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو مەقام و بەو پێگەی هەیەتی بەو وعدەی کە خوای گەورە پێیداوە هەردوو دەستەکانی کاتێ تەماشای جێی سوپای مشریکەکانی کرد کە هەزار زیاترن و تەماشای سوپای خۆیت کە 300 و تەماشای ئەو هەموو کەلوپەلی و تفاقی جەنجی مشریکەکانی کرد و ئیخوانی کرد هەستی کرد کە دەبێ ئەو پەڕی پارانەوە لە خوای گەورە بکا بۆیە پاڕایەوە زۆر بەگەرمی دەستەکانی بەرزکردنەوە ڕووی لە قیبلە کرد حتى ئەوەندە پاڕایەوە لە خوای گەورە اللهم أنجز لي ما وعدتني اللهم إن تهلك هذه العصابة من أهل الإسلام فلا تعبد في الأرض فما زال يستغيث ربه عز وجل ويدعوه حتى سقط رداؤه بردوام دەپاڕایەوە نزای دەکرد لە خوای گەورە دەپاڕایەوە حتا عەباکەی لەسەر شانی بەر بۆ دوای عەباکەیان بۆ بەرز کردەوە خۆشەویستان یەکێکی دیکە لەو وانانەی کە لەو غەزوەیە وەری دەگرین بریتیە
لەو ڕازگۆیی و لەو ئیمان بەهێزی و لەو یەقینەی کە سەحابەکان بۆ قیامەت هەیان بۆ وعدی خوای گەورە هەیان بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو جەنگەدا کە هانی ئیماندارەکانی لێدا بۆ ئەوەی کە بە باشترین شێوە بستنە پێشەوە لە پێناوی خوادا بجەنگن و پاداشتیان لای خوایە، فەرمووی قوموا إلى جنة عرضها السماوات والأرض، فەرمووی هەستن بۆ بەهەشتێک کە پانایەکەی بەقەد ئاسمانەکان و زەویە. بۆ یەکێک لە سەحابەکان کە عومەیری کوڕی حومامی ئەنساری بوو، وتی یا رسول الله جنة عرضها السماوات والأرض، ئەی پێغەمبەری خوای بەهەشتێک چاوەڕوانمانە کە پانایەکەی بەقەدر ئاسمانەکان و زەویە، بەخین بەخین بەه لەو پاداشتا. بۆیە لە درێژی باسەکەیدا چەند خورمایەک لە دەستی دابوون، تی بەڕاستی درەنگە تا ئەو خورمانە دەخۆم هەتا تەواو دەبن تا دەگەمە بەهەشت. خورماکانی فرەدان و چۆ ناو جەنگەوە و هەتا شەهید بوو شەڕی کرد. خۆشەویستان، ئاخر شت کە لەو غەزوەیەدا ئاماژەی پێ بکەین کە خوای گەورە وعدی بە ئیمانداراندا و سەری خستن و فریشتەکانی بۆ ناردنە خوارەوە، فریشتەکانی بۆ ناردنە خوارەوە کە لەگەڵ سەحابەکان شەڕیان کرد کە سەحابەکانیان بەهێز کردن، بارانی بۆ باراندن، خەوی لێکەواندن، فریشتەکانی بۆ ناردنە خوادەوە و لەو جەنگەدا سەری خستن. بەڵام وەکو زانایەک دەڵێ یەکێک لەو دەرپەندانەی کە وەردەگیرە لە هاتنە خوارەوەی فریشتەکان ئەوەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەسبابەکانی بەکار برد. پێغەمبەری خوا ئامادەکاری کرد، تەنزیمی جێیشەکەی کرد، دوعای کرد، تەوەکولی لەسەر خوا کرد، اینجار داوای مەدەدی لە خوا کرد. مەدەد و پشتیوانی خوای گەورە نایەتە سەر کەسێک کە دانیشتە لە ماڵی خۆی. مەدەد و پشتیوانی خوای گەورە و فریشتەکانی خوای گەورە بۆ کەسانێک نایەن کە خۆیان بۆ خوا ساغ ناکانەوە و تەوەکل لەسەر خوا ناکەن و هەموو شتێک بەلای خوای گەورە ناگێڕنەوە. یەکێک لە زانایان دەگەڵێت ئەو فریشتانەی لە بەدردا بۆ ئیمانداران هاتنە خوارە ئێستاش ئامادەن، بەڵام ئامادەی کەسانێک دەکەن وەک بەدر ئیمانیان بەهێز بێ، پشتیوانیان بەخوای خۆیان بێ، تەوەکولیان لەسەر خۆیان بێ، هەر کات ئەوەیان کرد خوای گەورەش ئەو پشتیوانی و ئەو مەدەدان بۆ دێنێتە خوارێ. لە خوای گەورە داواکارم کە ئیمان و باوەڕمان بە شێوەیەک بەهێز کات، بمان کاتە شایستەی ئەوەی کە پشتیوانیمان بکات، کە سەرمان بخا بەسەر دژمنانی دیندا، کە بمان کاتە ئیماندارێکی ڕاستەقینە. یا ربی خوایە ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کەی. یا ربی خوایە عزت و گەورەی و بەهێزی بۆ مسلمانان بجێڕیەوە. یا ربی خوایە لە تاوانی هەموو لایەکمان خۆش بی و لەو مانگە پیرۆزەدا تاعەتمان لێ قبوڵ بکەی و بمانکەی لەو کەسانەی کە لە ئاگری دۆزەخ ڕزگارت کردوون. اللهم أتمم لنا رمضان بخير ورضوان، اللهم أتمم لنا هذا الشهر الكريم بخير ورضوان، وصلى الله على نبينا محمد، والسلام عليكم ورحمة الله وبركاته.